هاوڕێیانی هێژام کاتتان باش. سیوێشی ئاب بێبەهاکردنی ژیان و تێکشکاندنی نیشتیمان. 25 ساڵی ڕەبق بەسەر سیوێشی ئابدا تێدەپەڕێ، نەک هەر هیچ نەکراوە بۆ سڕینەوەی کاریگەری ئەم کارە ساتە، بەڵکو ئێستا خۆی نەخشەیەکە لەسەر خاکی نیشتیمان و لەشی گەل هەڵکەنراوە. پارتی وێچێتی لەسەر ئەم نەخشەیە ڕێگیاندا کوتاوە. لە سیوێکی ئابی 1996دا پارتی بە هاوکاری سوپای عێراق کوردستانی بە قەولی خۆیان لە بەکرێ گیراوی ئێران پاککردەوە و یەکێتیش پارتی بە خیانەتکردن تاوانبار کرد. بەکرێ گیراو یان یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ خائین یان پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆ هاوپەیمان و هاوبەشن لە ئیداری کوردستاندا. پێکەوە لەسەر کەلاکی گەلێکی ماندووی بێتوانە دەژین، بێگرفتن. شکۆ و بەهای ئینسان لە شەڕی کورتکوژی درێژخایاندا وەک پوشی دەمبا لەبەر دەم ڕەشەبای چەکدارانی پارتی وێچێتیدا بە ئاسماندا چوو. راپۆرتێکی دوور و درێژی ئەمنستی ئینتەرناشناڵ لەو دەمەدا تەنیا دەربارەی پێشێلکاری مافی مرۆڤ نەبوو، بەڵکو نیشانیدا کورد دەرچووی قوتابخانەی خوێنڕشتن و کاولکاری ڕژێمی باسە. گەردەسەڵاتیان بدەیتێ ئەمانیش هەروەک ئەو دەکەن. جگە لە لایەنی سیاسی کە لێرەدا باسی ناکەم، سیوێشی ئاب لایەنی دیکەی گەلێک زۆرە، وەک پێشێلکردنی مۆڕاڵ، مافی مرۆڤ و مافی سیڤڵ. لێرەدا چەند خاڵێک لەسەر لایەنی مۆڕاڵی ئەم ڕۆژە ڕەشە زەق دەکەمەوە. هەرچێک بگوترێ دەربارەی سیوێشی ئاب و شەڕی کورتکوژی پارتی وێچێتی هێشتا هەر کەمە، زامێکە ساڕێژ نابێتەوە. من ڕێبوار فەتاحم، بایەخم بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن. یەکەم، پارتی یان حیزبەکانی دیکە گەر بە پیلانێک بێنەوە سەر سەکۆی سیاسی ئەوە بە سەرکەوتن دەزانن. گرفتی ئەم بۆ چوونە لەوەدایە کە لایەنی مۆڕاڵی خراوەتە لاوە. گەر شەرمنانەش بووە، سەرکردە و ئەندامانی پارتی ئەو ڕۆژە بە سەرکەوتن دەزانن، چونکە سیوێشی ئاب کردنی بە حکومڕانی کوردستان و پێتەختی خستە ژێردەستیانەوە. تا ئەمڕۆژ بەری ئەو سەرکەوتنیان دەخۆن. بە کورتی ئەم بۆ چوونە باوەڕی بەوەیە گرنگ نییە چڕێیەک بەکاردێ، گرنگ ئەوەیە ئامانج لە بەرژەوەندی خۆت بێ. ئەمە لای من نامۆڕاڵی و بێبەهایە لە ژیاندا. پاژەوەی حرەسی جەمهوری سەرانسەری کوردستانی خستە دەستی پارتیەوە، بێمۆڕاڵی گەیشتە ڕادەیەک. سەرۆکی پارتی کە خۆی دەڵێ سەدام بەرپرسە بەرامبەر لە نێوبردننی 8,000 ئەندامی بنەماڵەکەی لە سلەیمانیەوە بۆ ڕۆژنامەوانانی گوت ناتوانم بڵێم سەدام دوژمنمە. من بۆ چوونەی سەدامی خوێنخۆری کورد و کاولکاری کوردستان دەکات بەدوەستی خۆی. هیچم نییە بیڵێم چونکە هیچ ناوترێ. دووەم، سیوێکی ئاب پوازێکی زۆر گەورەی بە جەرگی گەلی کوردستاندا داکوتا و توانیشی کۆتەرەی کورد بقڵەشێنێ. گەلی کوردستان کەوتە زۆلکاوێکەوە تا ئەم ڕۆژ بێهودە مەلەی تیادا دەکات، ئەویش زۆلکاوی دوو ئیدارەیی و پێشێلکردنی ساکارترین مافی خەڵکە. سێیەم، سیوێکی ئاب کوردی لەسەر سەکۆی نێودەوڵەتی تێکشکاند و سوچی کرد، وەک کۆمەڵێکی خوێنخۆری سەرەتایی دەریخستن. ئەمەش کاریگەری قوڵی بەجێهێشت لەسەر پشتگیری کۆمەڵگای نێودەوڵەتی بۆ گەل یان ئیداری کوردستان. چوارەم، سیوێکی ئاب سەرەتایەک بوو بۆ بێهیواکردنی گەلی کوردستان. دوای ڕاپەڕی 1991 گەل هیوایەکی زۆری بە داهاتووی خۆی و ئیدارەی سربەخۆی کوردستان پەیدا کرد، بەڵام بێهیواکران. ئەمڕۆ خەڵکی کوردستان فرمێسک بۆ قوتی منداڵیان دەڕێژن، نەک کوردستانێکی ئازاد. پێنجەم، سیوێکی ئاب ئەوەی چەسپان کە ژیانی خەڵک لە بەرامبەر بەرژەوەندی حیزب، بنەماڵە و کەسە دەستڕۆشتۆکاندا بێبەهایە. شەشەم، سیوێکی ئاب پیشانیدا کە ئیدارەی کوردستان یان حکوومەتی هەرێمی کوردستان تەنیا ڕووکارێکە بۆ دوو حیزب یا دوو بنەماڵی دەسەڵاتدار و هیچی دیکە. پەیوەندی نییە بە دامەزراندنی ئیدارەیەکەوە کە کاری پێشخستنی پرسی کورد بێ لە ناوچەکە و لە سەکۆی نێودەوڵەتیدا. حوتەم، سیوێکی ئاب زمانی سیاسی و ڕۆشنبیری ڕسوا کرد، بڕوانە ئەدەبی حیزبەکان و قەڵەم بەدەستیان
زۆر جێی نیگەرانیە. ئەم زمانە بوو بە کلتور و ئێستا زمانی فەرمی قەڵەم بەدەستی حیزبی و نیمچە حیزبیە، زمانێکی سووک و بێبەهایە. هەشتم، تاکو ئەمڕۆژ هیچ هەوڵێک نەدراوە بۆ ساڕێژکردنەوەی زامی بە ئازاری سیوێشی ئاب. پرسیارەکە لێرەدایە چه هەوڵێک بدرایە بۆ ساڕێژکردنەوەی ئەو زامە و هەڵسانەوەی گەلێکی تێکشکاو. لەبەرەوەی کە پارتوێشێتی هەموو گەلی کوردستانیان لەو ڕووداوەوە گلان، ئاسان نەبوو بە دادگایکردنی چەند کەسێک قورتارمان بێ. ژمارەی ئەوانەی تێوە گلابوون هێزگار زۆر بوون. ڕەنگە باشتر بووایە کە کۆمیسیۆنێکی وەک ئەوەی باشووری ئەفریقا کۆمیسیۆنی ڕاستگوتن و تەبابوونەوە دابنرایە. لێرەوە هەموو بەشداران لە گەورەوە بۆ بچووک لەسەرکردەوە بۆ جەنگاوەر ڕازگۆیانە دەدانیان بە قوڵی ئەو زامەدا بنایە. هەرکەس ئەزمموی خۆی بژێڕایەتەوە. ئەو دەم ڕێخۆش دەبوو بۆ تەبابوون و بەرەو پێشچوون. هەروەک خەڵکی دەیزانی چی بەسەر خۆشەویستیاندا هاتووە، بەمەش کەمێک دەرونیان ئارام دەبووەوە. ئەمە کاریگەری ڕاستەوخۆی دەبوو لەسەر باری دەرونی هەموو گەلی کوردستان کە ئێستا گەلێکی نەخۆشە. نۆیەم، ڕەنگە لە ئەنجامی کاری کۆمیسیۆنەکەدا بەرپرسانی ڕاستەوخۆی ئاژاوەکە و هۆکاری بکەوتنایەتە ڕوو. ئەو کەسانی کە بەرپرس بوون لە هەڵگیرستانی شەڕەکەدا گەرتاوانیشان نەخرایەتە پاڵ دەبوایە بۆ هەمیشە لە سیاسەت و کاری گشت دوور پخرانایەتەوە، چونکە ئەمانە مەترسین هەم لەسەر خۆیان هەم لەسەر گەل و نیشتیمان. تەنیا ئەو دەم زامەکان بەرەو ساڕێژبوون دەچوون. دەیەم، ئەوەی ئەمڕۆ واقعە ئەوەیە کە پارتی بەری سیوێشی ئاب دەخوات. هەولێری داگیر کردو و دەرفەت بە هیچ حیزبێکی دیکە نادات لە سەفارەت زیاتری تێدا هەبێ. جاروباریش کە ڕەوتار و گوتاری ئەم حیزبانەی بەدڵ نییە، سەفارەتیان دەسووتێنێ و گول لە باران دەکات. 11 سیوێشی ئاب سەرەتای گۆڕکردنی هەموو هیوایەک بوو لە دامەزراندنی قەوارەیەکی سیاسیدا. پارتی وێشێتی بەرپرسی یەکەمن لە لەباربردنی هیوای گەلدا. ئەو گەلەی بۆ سەدان ساڵ لۆمەی داگیرکەری دەکرد بۆ دابشکردنی نیشتیمان کە دەرفەتێکی مێژووی بۆ هاتە پێش داگیرکەریان لێبوو بە فریاد ڕەس. کۆمەڵێک هەموو مێژووی خوێناویە دەرفەتێکی مێژووی بۆ هەڵدەکەوێ، دەکەوێتە گیانی یەک لەسەر دەرامەت، لەسەر پوڵ ماڵی دنیا، نەک لەسەر بەرژەوەندی نیشتیمان. گەلێک بەم سروشتە شایستەی ئەوە نییە بچێتە ئاستی گەلانی جیهان کە یەکگرتوو بوون بۆ دامەزراندنی قەبارەی سیاسی خۆیان و پێشخستنەوەی گەلانی دیکە لە هەموو ڕوویەکەوە. لە سیوێشی ئابدا پارتی ئاڵای ئەنفالی لەسەر پەرلەمانی کوردستان هەڵکرد. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی، ڕێبوار فەتاح.